هێشتا بەرەبەیانە و مەیدانی مەڕووماڵات لە حاجیاوا جمەی دێت. قەزای حاجیاوا بە ناوەندی ساغکردنەوەی مەڕووماڵات دێت و خاوەنی دوو مەیدانی گەورەیە. ساڵانە بەد لە هاتنی جەژنی قوربان هاوڵاتیان ڕوو لەو دوو مەیدانەی مەڕووماڵات دەکەن وەک ئامادەکاریەک بۆ قوربانیکردن لە جەژندا. قوربانی زۆرتر دەکرێت ساڵان دڵنیات دەکەم ئەو سا زۆر لە پار پتر دەکرێت بە تایبەتی مەڕ لە 6 مانگیڕەت کە حیوانی سپی بۆ قوربانیە دەشیە. لە خوای بەزیاد بێ ئەو ساڵ قوربانی باشە بەڵام ئێستا خەڵک داناهاتوە قوربانی حیوانکڕینی چکان بەواسی ئەوەی خەڵک جێ نییە یەکەم ڕۆژی جێژنێ و دووەم ڕۆژی جێژنێ زۆر سەرف دەبێت بەڵام ئێستا بەهۆی ئەوەی خەڵک جێ نییە کەم دادیتە ماڵاتکردنی دەفرۆشێ بەڵام بەو شێوەی نیە خەڵک ئەوەی جێ هەیە بۆی بەخێو کاتا جێژنێ ئەوە دەفرۆشێ ئێستا من هەندێکم فرۆشتووە بۆی بەخێو دەکەم ئەتا یەکەم ڕۆژی جێژن دوم ڕۆژ سێ ڕۆژ جێژێش بێکێشە نییە. ئەو ساڵ لەخوا بێدە زۆر گەرم و گوڕە ماڵات چاک دەفرۆشێ سعرەکەشە چەند بەرزە بەڵام خەڵک ینی دەکڕێ لەخوا بەزات بێ من وەک ئەوەندەی من ئاگدار بمەوە و ئێستا تقریبەی 3 ڕۆژی ماون ماڵات چاک دەفرۆشێ. هاوڵاتیان و ئاژەڵدارەکان پێیان وایە ئەم ساڵ هاوڵاتیان باشتر خۆیان ئامادە کردووە بۆ قوربانیکردن بەڵام دەڵێن ئەم ساڵ مەڕووماڵات بە بەراورد بە ساڵانی ڕابردوو نرخی گرانترە. نرخەکان بەرز بۆتەوە نرخان بەرز بۆتەوە بەس ئەوەی نییە کە ماڵات هەردێ ماڵات ئەوەی نیە حەلەف گرانە تفاق گرانە کابرا دەبێت نرخیان هەر بەرز کاتەوە هیچ مەزالێکی تێدانە باشە لەخوای بەزار بێ ساڵ قوربانێکی بەرچاو دەکرێت باشە خەڵکەوە تقریبان 10 ڕۆژ 12 ڕۆژە خەریکی ماڵات کڕینەیە وەک ساڵەکانی کە ماڵاتی دەکری و بۆ قوربانیە. واللهی خەڵک خۆی ئامادە کردووە بۆ قوربانی تێگەشتی لە ساڵان باشی خۆ ئامادە کرد بەڵام ئەو ساڵ ماڵات زۆر گرانە لەبەر ئەوەی ئەڵف گرانە کاو جۆ گرانە تێگەشتی دەنە هەموو خەڵک خۆی ئامادە کرد بۆ قوربانی. ساڵانە لەگەڵ نزیک بوونەوەی جەژنی قوربان هاوڵاتیانی سنووری داری ڕاپەڕین دێنە مەیدانی حاجیاوا و وەک ئامادەکاریەک بۆ جەژنی قوربان مەڕووماڵات دەکڕن. ئەم ساڵیش وەک ئاژەڵدارەکان دەڵێن بە بەراورد بە ساڵانی ڕابردوو هاوڵاتیان زیاتر ڕوویان لە مەیدانی مەڕووماڵات کردووە بۆ ئەوەی زۆرترین قوربانی بکرێت. توانە عومەر کورسات نیوز قەزای حاجیاوا